ئەمەیش بە یەکریزی و یەکدەنگی هێز و لایەنە سیاسی کوردەکانە بێت ئەساوەی کە خۆیان و بەرژەوەندی خۆیان بەڕاستی و دروستیان دیارە 25 هەموو ساڵێک ڕۆژی مناڵەوەندبوانی جیهانە ئێمەش وەکو ئەرکی خۆمانەکو ڕێکخراوی لە های بۆ پرسی جینۆساید لەسەر هەموو کەیسە جینۆسایدەکان بە دڵنیایەوە کەیسی مناڵەوەندبووەکانیش ئەگەر بێت و ئیشی بۆ بکرێت یەکێکە لەو کەیسانەی کە ئەو کۆمەڵگایە بە جینۆساید کراوە بەداخەوە شاری هەڵەبجەش مناڵێکی ژمارەیەکی زۆر لە مناڵانی ون بوو لە تاوانی کیمیابارانی ساڵی 1970 تا هەتاکوم ئێستا نەگەڕاونەتەوە و کەیسەکانی شانەوانی کە گەڕاونەتەوە بەدەیان کێشەی سیاسی کۆمەڵایەتی خێزانێتیایە بۆی ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی لە های بۆ پرسی جینۆساید نوێنەرایەتی هەڵەبجە هەستان بە دروستکردنی سمبولێک و پەردەلادان لەسەر پەیکەری مناڵەوونبووەکان ئەوە یەکێک لە چالاکیەکانمان بوو و هەروەها دووەم چالاکیش ناساندنی کتێبێک بوو کە لەلایەن بەڕێز نووسەر هاودەنگ محەممەد کتێبێکی نووسیوە بە ناونیشانی سەفەری غەریبی بەڕاستی هەر کەسێک بیخوێنێتەوە ئەتوانم بڵێم یەکێکە لەو کتێبانەی کە زۆر وجدان ئاژێنێت بەرگی یەکەمێتی هیوادارم بەرگی دووهەمی تەواو بێت و بە ئەو خوێنەر لی یەکلایی بێتەوە کە باڵا کارکتەری سەرەکی ڕۆمانەکەیە ئەگاتە قۆناغێک و هیواداری بە کەس و کارەکەی شاد بێتەوە و هەروەها ئەمڕۆ بە هەمان شێوە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجەش فیلمێکی دوکۆمنتاری هان هەبوو لە هۆڵی مۆنومنتی هەڵەبجە بەڕاستی 38 ساڵ یعنی ئەگەر مناڵەکەشی 1 ساڵ بوو بێت ئێستا 39 ساڵە بەداخەوە یعنی بەڕاستی ئەتوانم بڵێم جاری وایە کە کەسێکت لێ شەهید دەبێت کە کەسێکت لێ وەفات ئەکات ئەوە زۆر سەبووری و زۆر ئاسانە لە بەرەوەی لە بەرچاوی خۆتە بەڵام تۆ چاوەڕێی کەسێک بکەی 38 ساڵ یعنی تەقەبارە دەرگاکەت ئەمە مەعاناتێکە بەڕاستی بەس ئەتوانم بڵێم دایک و باوکی ئەو مناڵانە ئەتوانن بەرگەی بگرن بۆیە ئێمە ئەمڕۆ بۆکوێکی و ئەرکی خۆمان برای بەڕێزمان کاک پۆڵای سیروان تاڵەبانی کە ئێمە لەم ڕۆژە ساڵنامەیەکمان دەرکرد ساڵنامەی لاهای ساڵی ڕابردوو لە ڕۆژی تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە ساڵانی ڕابردوو لە ڕۆژی ئەنفالە ئێمە لە هەر ڕۆژە مێژوویەکانە ساڵنامەیەک دەرەکەین لەو ڕۆژەیە ڕۆژنامەیەک بە چاپ ئەگەێنین ئەم ساڵیش برای بەڕێزمان کە پۆڵای سیروان تاڵەبانی سپۆنسەری ڕۆژنامەکەی کردو بەڕێزیان لێرە ئامادە بوو کە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بۆ یاداشتێکی 5-6 خاڵیمان تەسلیمی بەڕێزیان کرد کە کەسی مناڵەوونبووەکان بکەن بە یەکێک لەو کەیسانی کە لە پەرلەمانی عێراقا زۆرترین دەنگی لەسەر کۆ بکرێتەوە بتوانرێت کاری لەسەر بکرێت لەسەر لەگەڵ وڵاتی ئێرانە پەیوەندی بکەن بۆ دۆزینەوەی ئەو کەیسانە بە شێوەیەکی فەرمی چکە بەدەیان کەیس هەیە و بەدەیان کەس کێشە و گرفتی هەیە کاتێکە ئەڕۆنە وڵاتی ئێران بۆ بەدواداچوون ئەمەش دیارە بێ لەسەر ئاستی هەردوو وڵات بێت بۆی ئێمە ئەو یاداشتەمەنیاوە بە بەڕێزیان و بەڕێزیشیان مناڵی شەهیدە دڵنیام کاری لەسەرەکات. Vai, Xuxinha, tá?